بەڕێزەک بەر حەیدەر بەرپرسی لەخی 15 پارتی لە خانەقینەوە لەگەڵمانە سەبارەت بەوەی کە خانەقین لە پێگەی کورد لە پۆستە ئیدارەکانی پارێزگای دیالە و خانەقینیش کە پۆستی قایم قام تەنیا دراوە بە کورد. کاک بەرسوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. بۆچی تا دێت ڕێژەی کورد کەم دەبێتەوە، ڕێژەی عەرەب لە پۆستە ئیداری و ئەمنیەکانە کەمە بێتەوە، زیاترە بێ وابڵێ؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سپاس کاکە محەممەد، سپاس بۆ جەنابت و سپاس بۆ کوردستان 24 خۆشەویست و عەزیز. حەقیقەتەن کەمکردنی ڕێژەی کورد یان کەمکردنی ئەو مەنسەبانە لە سنووری پارێزگای دیالە بۆ کورد یەک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کورد لە ناو ماڵی خۆی پەرتەوازەیە، لایەنە کوردستانیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان یەک هەڵوێست و یەک دەنگ نین، لە بەغدا یەک هەڵوێست و یەک دەنگ نین. باشە بۆیە ئەمانیش لە شوێنێک کە پێی ئەو دابەشکاری کراوە ئێستحقاقی ئینتخابیان لە بەرچاو گرتووە. بەڵێ بۆچی لە شوێنێک کە پێویستە کورد یەک دەنگ بە یەک دەنگ نییە؟ ئەوەش یەک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەیاران و دژمنانی کورد هەمیشە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لەو وەتەرەوە دایانە لە کورد کە کورد لە ناوخۆی یەک ڕیز و تەبان نەبووە، لەوە ئیستفادەیان کردووە. بۆیە هەمیش هەوڵیان داوە ناکۆکی و ناتەبایی بخەن نێوان ڕێزەکانی کورد و لە نێوان لاینەکانی کوردستان بۆ ئەوەی ئەوان بتوانن وەکو مەسەلێکەیە ئەڵێ تەفریقە و نیفاق دروست بکە و حکومڕانی بکە. ئەمە ئەوان ڕۆیان بەو پەندە هەیە، بەو شکڵە لە نێوان ڕیزەکانی کورد پەرتەوازایی دروستەکەن و زەیان دروست کرد، ئەوان دێن دەسڵاتی خۆیان لەسەپێنن بە حەق. باشە بۆچی کورد دەچێتە چوارچێوەی بەرژەوەندیەکانی لایەنی دەرەکی و دوژمنانەوە؟ طبعاً بەشێک لە کورد ناتوانین بڵێن کورد هەمووی بەعام ئەچێتە ناو ئەو بەرەیەوە، بەڵام هەمیشە بە درێژایی مێژوو خەڵکانێک هەبوونە، لایەنێک هەبووە کە بەپێی ئەو ئەجندایانەی کە نەیاران و دوژمنان داوایان کردووە تەسلیمی خواستی ئەوە و چوونەتە ئەو بەرەیەوە، بەداخەوە چوونە ناو ئەو بەرەیەش زیان ئەگەیەنێ بە بەرژەوەندیە باڵەکانی گەلی کوردستان، زیان ئەگەیەنێ بە یەک ڕیزی و تەبایی گەلی کوردستان و هەمیشە کورد لە ترۆپی دەسەڵات لە ترۆپی بەهێزی خۆی ئەوان سوودیان لەوە وەرگرتووە کە بێن سوود لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ناوماڵی هەرێمی کوردستان وەربگرن بۆ ئەوەی لەو ڕێگەوە دژایەتی گەلی کورد و دژایەتی کوردستان بکەن. باشە چی بکرێت بۆی کە پێگەی کورد لە دیالە لە خانەقین ینی لەو ناوچانە بەهێز بکرێتەوە؟ دوجار هەر کوردە زەرەرەکات. چی بکرێت؟ بەڵێ ئەبێت کورد لە ناوخۆی ناوماڵی خۆی پێش هەموو شتێ ڕێک بخاتەوە. کورد ئەبێت تەماشای بەرژەوەندەی باڵەکانی گەلی کوردستان بکات. کورد ئەبێت بڕوای بەخۆی و بە ئەو هێزە جەماوەریەی کە هەیەی بڕوای بەوە هەبێت. کورد ئەبێ بە دوروشمی بریقەداری ناحەزان و نەیارانی خۆی هەڵ نەخەڵەتێ و فری و نەخوا. کورد نابێت بچێتە بەرەیەک کە ئەو بەرە ئەزانین هەمیشە بە درێژایی مێژوو کوردستانیان داگیر کردووە، خاکی ئێمەیان داگیر کردووە، ملەتی ئێمەیان چەوساندوتەوە، زۆڵم و ستەمیان لە ملەتی ئێمە کردووە. بۆیە کورد ئەبێ پەند و ئەزمون لە ڕابردووی خۆی وەربگرێت. کورد ئەبێت ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر ئەبێ یەک هەڵوێست و یەک ڕێز و لە یەک بەرە بێت. کورد ئەبێت ئەمڕۆ یەک بڕیاری هەبێت و کورد ئەبێت ئەمڕۆ هەوڵ بدات خۆی لە ناو خۆی دەستی برایەتی و تەبایی بۆ یەکتر درێژ بکە. کورد نابێت بچێت هەر یەکە لە ئاوازێ بخوێنێ. بۆیە بە حەقیقەت ئەمە زەرەر و زیان ئەگەیەنێت بە بەهێزی کورد و بە هەڵوێستی کورد. ئەمە ئەگەر تەماشا بکەین لە دوای پرۆسەی ڕوخاندنی حزبی بەعس و لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2003ەوە سەرەتا کورد بوو کە یەکێک لە ئەو هۆکارە ئەساسیانەی کە حکوومەتی فیدراڵی عێراقی تەشکیل کردەوە و بە بەهێزیەوە چوە ناو ئەو حکوومەتە. بەڵام بەداخەوە وردە ئەوان توانیان کورد لاواز بکەن بەوەی کە تەفریقە و نیفاق بخەن ناو ڕیزەکانی کورد. بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لەقی 15 پارتی لە خانەقین سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێ.